بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نرخی نەوت لە بازاڕەکانی گیان ڕووی لە بەرزبوونەوە بە جۆرێک ئەمڕۆ نرخیەک بەرمیل نەوتی برێت 121 دۆلاری تۆمار کرد بەڵام سەر ڕای بەرزبوونەوەی نرخەکە تاکو ئێستا بەشێک لە موچە خۆران و خانەنشینان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی تاکو ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت و هۆکاری وەرنەگرتنی موچەی بەشێک لە موچە خۆران و خانەشینان هەروەها شێوازی دابشکردنی موچە دەکەین بە میواندارێک لە بەڕێزان بێستون فایق پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری سوپاستان دەکەم کاک بێستمە خێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لەسەرتا بەر لەوەی بچین سەر شێوازی دابشکردنی موچە بە وچوونی بەڕێسی پاساوێکە ئێستا بەشێک لە خانەنشینان و بەشێک لە موچە خۆران بە تایبەتی لە سنووری سلێمێتە ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە بیسیمان کە ڕۆشتون وتوانە بانک پارەی تێدانێت ئێستا موچەکەیان پێنەدراوە. سڵاو بۆ جەنابێت سڵاو بۆ میوانە بەڕێزەکە و بۆ بینەرانی بەڕێزی شەوانی کە بە دیارمانەوە دانیشتون کاکسکیم لە حقیقەتە هیچ مەجالی مناقەشە و ئەسڵ باسکردنیشی تیانیە کە پاساوێک بۆ نەدانی موچەی فەرمانبەران و موچە خۆران و خانەنشینان لە هەرێمی کوردستانە نییە و موچەیە کە ئەدرێ بۆ خەڵکە بۆ هاوڵاتیانە ئەمە کرێی حەقدەستی کارێکە کە ئەو کەسە ئەو فەرمانبەرە ئەو موچە خۆرە ئێستایان ڕۆژێک لە ڕۆژان لە ماوەکانی ڕابردووە پێشکەش بە نیزامەکە و بە وڵاتەکە و بە خەڵکی کردووە ئێوە حکوومەت واجبە لەسەری حەقدەسەکەی باتێ لە کاتی خۆیان لە حەقیقەتە بۆیە ئەو پێنەدانی پارەیە و ئەو حەق خواردنەی خەڵک لە ڕاستیە غەدر و تاوان و فێڵ و دزیەکی زۆر ئاشکرایە سوڵتە نیزامە سیاسیەکە خاوەنکارەکە لە ئەو کەسەیەکە کە کار و خزمەتێکی پێشکەش کردو بۆیە لە ڕاستیە هیچ بیانوویە هەڵ ناگرێت بەداخەوە ئێستا جاران ئێمە چەند ساڵی پێشوو لەگەڵ جەنابەت لەم بەرنامەیە لە شوێنەکانی تر مەسەلەن باسی ئەوەمانە کرد حکوومەت موچە تەخیرەکە یان پاشەکەوتی ئەکا یان لێی ئەبڕێ یان نایدا یان چەند مانگجارێک ئەیداواتە کێشە لە نەهاتن و دواکەوتن و پاشەکەوتکردنی موچەیە هەبوو بەڵام ئێستا گرفتەکە زیادی کردووە شێوەی دابشکردنەکەشی دیسان بۆ خۆی ئێستا بۆ بە گرفتێکی تر بەداخێکی زۆر زۆرەوە بە ئەسەفێکی زۆر قوڵەوە خەڵک لە سەرە و لە کاتی وەرگرتنی موچەیە گیان لە دەسەداواتە ئێستا کێشەی موچە تەنها لەوەن ینی لەو چوارچێوەیان نییە پارەکە تەخیرە بێ و حکوومەت پاشەکەوتێکەوەی خۆ نازانم چی ئێستا کێشەی گەورەتر هەیە ئەویش لە چۆنەتی دابشکردنی ئەو پارەیە کە بە چەند مانگجاریان بە کەمتریان بە ناوی جۆرا زۆرەوە ئەدرێ بە خەڵک لە ڕاستیە بۆیە یعنی موچە و مۆزوعی پارە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە دەستی سوڵتەی سیاسیایە و دەستی ئەکەوێ جگە لە غامەزیەکەی جگە لە نادیاریەکەی جگە لە من وازانم گەورەترین مشکیلە و گەورەترین قسە و گەورەترین خەمی ئەم هەمومان بەیەکەوە ئەو مۆزوعەیە چکە ڕاستەوخۆ ڕەتی بە ژیانی هەمومانەوە هەیە و ڕەتی بە هەیمەنە و دەسەڵات و قووەتی ئەوانەی تریشەوە هەیە کە لە سوڵتەیان لە ڕاستیە خۆ بۆیە هەمومان زۆرترین قسە لەسەر پارە و لەسەر سەرچاوەکانی داهاتی ئەم وڵاتە ئەکەین چکە ڕەتی بە ژیانی هەموو خەڵکەوە هەیە و پارەیەوە ژیانەکە لە دەستی ئەوان هەیەەوە ڕەتی بەمانەوە و بە قوتی ئەوانیشەوە هەیە پارەکە هەم سەبەبێکە بۆ قوتی ئەوان بەکارێنن و هەم سەبەبێکە بۆ وەکو کارتێکیش دژی خەڵک بەکاریێنن وەکو کارتێکیش دژی خەڵک بەکاری ئێنن چکە ئەو پارەیە بەدەست ئەوانەوەیە وەسیلەی یەکەمی مانەوە و بەردەوامیانە لە سوڵتەیە و دووەم وەسیلەی دەستیشانە بۆ یاریکردن بە خەڵک و بە ژیانی خەڵکەوە لە ڕاستیە ینی بۆیە تا مۆزوعی پارە تا مۆزوعی داهات سەرچاوەکانی و چۆنێتی خەرجکردنی لە کوردستانە نەکەوێ بەلایەکە من وازانم ئەم بابەتە هەر یعنی خەمی گەورەی هەمومانەوە هەر دەبێ واش بێیان سوپاس دەکەم دەگرێم وڵات دواتر دەچین لای دکتۆر ئارام دکتۆر سوپاس وامە دەبوونی بەڕێزت ئەگەر سەرەتا بە حکمەوەی کە بەڕێستان لە بەغدادن باسی شێوازێکی دابشکردنی موچەمان بۆ بکەی لە بەغداد چۆنە بۆ موچە خۆرانەوە بۆ خانەشینان بەتای بە شێوازەکە چۆنەوە ئەو شێوازەی لە کوردستان پەیڕەو دەکرێت خۆت سەرنج لەسەری چییە؟ پێشکی زۆر سپاس بۆ میوانداریتانەوە هەروە سڵاویش لە میوانە بەڕێزەکەتان کاک بێسوونەکەم ئەوەی ڕاستی بێت ئەوەی کە لە هەرێم هەیە حالیان ئەوەی کە ڕوو دەدا لە هەرێم کێشە نەکێشەی داهاتە و نەکێشەی کەمی سەرچاوەکانی داهاتە بەڵکو کێشە
لە شێوازی دابشکردن و بەڕێوەبردننی ئەو داهاتەداهەیە کە لە هەرێم دەستیە کە حکوومەت هەرێم دەستیەکەوێت لە بەغداد هەروەکو ئاگادارن سەر ڕایە هەموو قەیرانانی کە قەیرانی هاوشێوەی هەرێمی کوردستان هەیە ڕوبەڕووی چەندان قەیرانیکەی کەش بۆتەوە لەوانە جەنگی دژە تیرۆر و هەروەها کێشەی پێکێنانی حکومت بەڵام سەر ڕایەوەش حکومت لە کاتی خۆی و لە وەختی خۆیدا مافی فەرمانبەران دەدات کە موچەیە واتە لە مۆعیدی خۆیدا موچەی فەرمانبەران دەدات و شێوازی دابشکردنەکەشی ئێستا بەرەو ئەلکترۆنی بوون دەڕات لە ڕێگەی تەوتینەوە لە بانقەکان زۆربەی فەرمانبەران و خانشینانی عێراقی خانشینان بە تایبەتی ئەوان لە ڕێگەی کیوکاردەوە و فەرمانبەران لە ڕێگەی کارتی بانقیەوە موچەکانیان لە بانق وەردەگرن و شەرتیش نییە وەکو هەرێم ئەوەی کە لە هەرێم ناوینراوە بانق نییە بەڵکەوە تەنها بنکەی دابشکردنی پارەیە چونکە بانق بە پێی ستانداردی نێودەوڵەتیە گەر خەڵک بڕا و هەوڵی ڕاکێشانی پارە بدا لە بانقەکە بانق بڵێ بانقەکەم پارەیان نییە پێویستە و بانقە دابخرێ ینی بە پێی ستانداردی ئابوووریە و بانقا هەڵشکاوە پێویستە دابخرێ ئەوەی کە لە هەرێم هەیە و بانقانامووی بانقی حکومین و بنکەی دابشکردنی پارەن ئەگینا ناوی بانق ناوێکی ڕەمزیە ئەگینا ستانداردی بانقیان نییە. باشە بەس دکتۆر جیاوازی چییە لە نێوە بنکەی دابشکردنی پارە و بانک ئەوەی کە دەڵی لە هەرێم بانک نییە و بنکەی دابشکردنە ڕۆڵە سەرەکیەکەی بانک چییە بۆ نمونە؟ ڕۆڵی سەرەکی بانق خۆی چەندان ڕۆڵی هەیە بانق بە تایبەتی لە ئەو تعریفەیە کە هەیەی بریتە لەوەی کە ئەو پارەی کە لە دەستی خەڵکانی مستەسمرایە دێتە ناو بانق دووبارە استثمارەکرێتەوە و لە پرۆژەی استثماری کەیدا بەکاردێنرێتەوە ینی تەداولی ئەو سیولەی کە لە بازاردا هەیە زیاتر لە ڕێگەی بانقەکانەوە ئەو تەداولێ دەخرێتە گەڕ ئەوەی کە لە هەرێم هەیە وەکو قاسەیەک وایە حکوومەتی هەرێم لە خەزێنەکەەوە پارەی تێدەخات و فەرمانبەرانی هەرێم لەو سنووقا پارەکە دەرێنن ئەگینا وەکو ڕۆڵی بانق ئەوەی کە هەوڵی ئیستیسمار و بەرهێنانی و وەگەڕخستنی ئەو پارەیە بدا لە بازارڕا ڕۆڵەکەیان مەحدودە لە هەرێم یاخود هەر بوونی نییە بە تایبەتی ئەو بانقانی کە بانقی حکومین وەکو بانقی پیشسازی و بانقی بازرگانی و ئەمانە هەمووی بانقی حکومین بە هیچ شێوەیەک ڕۆڵەکەی خۆیان ناگەڕن کە ئایا ئەگەر بانقی پیشسازیە بۆ بەرهێنان لە بواری پیشسازیدا ناکات قەرزی هەیە بۆ بەرهێنەرەکان کە لە بواری پیشسازی و لە سێکتەری پیشسازیدا بخەنەگەر ئایا بانقی بازرگانی قەرزی هەیە یاخود ئەوراقی ئیتمینان بۆ بازرگانان دەرەکا کە بتوان لە دەرەوە شتومات هاوردە هەرێم بکەن یاخود هەناردی دەرەوەی بکەن ئەمانە ڕۆڵی بانقن کە ڕۆڵی سادی بانقن بەڵام ڕۆڵی گەورەتری هەیە بانق من تەنها ڕۆڵە سادەکانی ئەڵم کە لە بانقەکانی هەرێمدا بوونی نییە بە تایبەتی بانقا حکوومیەکان بەڵکو بنکەیەکی دابشکردنی پارەن وەکو کارەساتەی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینیمان خەڵکی لە سەرەی وەرگرتنی موچەکەیدا بەداخەوە چەند خانشینە گیانیان لەدەستدا کە بەڕاستی کارەساتە. بەڵێ باشە بەس دکتۆر جیاوازی هەز دەکەین سە جیاوازی جگەلەوەی کە موچە لە هەرێم دوارەکەوێت جیاوازی موچەشەیە موچە خۆرانی عێراق لەلایەنی سەربازی بێ خانشینی بێ موچە خۆر بن بڵێن موچەکانیان زیاترە لە هەرێم ئەوە شەر ئەو جیاوازیە شەیە بڵێن موچەکە کەمتر بێ لێرە بەتایبەتیمە لە ڕۆ سەربازی کەس دەبین سەربازی عێراق دوێ ئەوەندەی هێزێکی پێشمەرگەی فەرمانبەران بەتایبەت وەزارەتی دیفاع و فەرمانبەرانی وەزارەتی داخلی ئەوانە موچیان زیاترە لە فەرمانبەرەکانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە یەکەم دووەمیشان فەرمانبەرانی عێراق کۆمەڵی ئیمتیازیان هەیە کە فەرمانبەرانی هەرێم بەداخەوە ئیمتیازاتیان نییە هەرێم تەنانەت موچەی لە کاتی خۆیدا پێنادرێ و ناتوانێت موچەکە بە تەواوەتی بدات چ جایەوەی بتوانێت ئەو ئیمتیازاتانە دابین کە بۆ
فەرمانبەرانی هەرێم. باشە دواتر دەگرێمەوە لای بەڕێزت لەسەر خانەنشینان قسە دەکەن وەسەرەوەش کە ئیمتیازی موچەخۆر دەبێت چی بێت کە لە هەرێمە بە موچەکەشی وەکو پێویست پێ نادرێت کاک بێسون سەبارەت بە ڕووداوی بڵێن یانەزدانی سێ خانەنشین دوو لە سلێمانیەکیان لە ئیدارەی سۆرە پێ دوای ئابڕوچوونێکی گەورەیە بۆ حکوومەت ئێستا تەنها لیژنەی لە وەزارەتی دارایی و بزەم داواکاری گشتیش پێکاتوە تۆ خوێنەوە چیە چەدا خەڵک ببێتە قوربانی بێگومان ینی جگەلەوەی کارەساتێکی زۆر دڵتەزێن و ڕووداوێکی زۆر ناخۆش بوو لە ڕاستی هەمومانی بێتاقەت کرد لەو مناسبەتەیە کە نەورۆزە و خەڵک لە ئامادەکاری هەندێک ڕێوشێنی خێزانی و کۆمەڵایەتی و خۆشی دەربڕینایەتەوە ڕووداوێکی ئاوها ڕووبدا کێش سێ هاوڵاتی بە تەمەن کە ساڵانێک خزمەتیان کردو و لەبری پاداشتەکەیان بەو جۆرە ڕوبەڕووی مەرگە بنەوە و چەندین عایلە لە ڕاستیاهی نەبێ ئەمە بۆ خۆی زۆر ناخۆشە ئەزانی کاک حەکیمەوەی کاک دکتۆر فەرمووی یعنی کە بانقەکان بوونەتە تەنها پارەتە و زیعەکان ینی بوونەتە بنکەی دابشکردنی موچە لە ڕاستیا یعنی گەورەتر لەوەی جەنابی وەزارەتی مالیە خەریکە وای لێ دەیەبێتە تەنها ئیشی دابشکردنی موچەیە مەسەلەن خەریکە حکوومەتەکە خۆی وای لێ دێ ینی هیچی بەسەر هیچەوە نامێنێ تۆ دیقەت بدە وەزارەتی مالیە ناوەکی وەزارەتی دارایی و ئابووریە لە هەرێمی کوردستان لە ڕاستیا سەیری کە تقریبن خەریکە وەزیفەی ئەم وەزارەتە بەشی زۆری ئیشەکانی دابشکردنی ئەو موچەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان و بەیعازی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ماگانە ئەخرێتە بەردەسی و لە موچەیە دابشی بکات و سەیری وەزیفەکانی تری ئەم وەزارەتە بکە کە یەکێک لە وەزیفە مهمەکانی مەسەلەن ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ تەوان بە هاوکاری لەگەڵ وەزارەتەکانی تر و ئەنجومەنی وەزیرانە مەسەلێکی تر لە وەزیفەکانی کۆکردنەوەی داهاتە ئەسڵ نەک داهاتی بۆ کۆ ناکرێتەوە یعنی داهاتەکانی سلێمانی ئەوەی کە پەرلەمانتارەکان و میدیایڵێن یعنی بە جۆرێک لە جۆرەکان چۆن نەگاتە وەزارەتی دارایی یان تێبینی لەسەر داهاتەکانی ئەو دیویشانی ئەم وەزارەتە دانیشتووە چاوەڕێیە ماگانە سەری مانگ وەزارەتی سامانە سروشتیەکان تەمیلی بکە و طبعاً بە یعازی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەندێک داهاتی تری بۆ بڕاو بینێرێ بۆ بانقەکان و تەوزیع بکرێ بە ناوی موچەوە خەریکە وەزیفەی ئەم وەزارەتە ژوای لێ دێ قسەکە لەوەیە بۆیە بەزۆر پەیوەندی بە خودی جۆری حکوومەتەکەەوە نییە ینی کێشەکە لە وەزارەتی دارایی کێشەکە لە سەروی وەزارەتی دارایی ئەم شێوازەکە نەیکەینە سەر شخصی وەزیری دارایی یان وەزارەتێک نەخێر ئەزانی لەم کابینەیە کاک حەکیم جیاواز لە کابینەکانی تر طبعاً ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی فراوانترە لە هەموو نیزامێکی بەڕێوەبردن و ئیداریە و سەرۆک و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران طبعاً دەسەڵاتەکەیان فەرقی هەیە لەگەڵ وەزارەت و وەزیرێکە بەڵام لەم ئەوەی کە من بیستومە لەم کابینەیە ینی دەسەڵاتەکان لە چاو کابینەکانی پێشووترا زیاتر بە مەرکەزی کراون و بەشێک لە وەزارەتەکان تقریبا هەمویان بەشی زۆری دەسەڵاتەکانیان لێوەرگیراوەتەوە لە ئەنجومەنی وەزیران و لای خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرەکان بێدەسەڵاتن بەشی زۆریان بێدەسەڵاتن بۆ جێگرەکەشی ڕاستە جێگری سەرقەتی ئەو نووسراوانەی دیوانی ئەنجومەنی وەزیران بدە کە موافقە لەسەر هەندێک کاروباری ئیداری و مالی و بەڕێوەبردن ئەکایانی بەشی زۆری دوای موافقەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارماندا بم ئەمە قسەکە لەوەیە کەواتە بەشی زۆری دەسەڵاتەکان لە وەزیرەکان و لە وەزارەتەکانەوە سێندراونەتەوە و براونەتە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لای شخصی سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ینی بۆیە وەزیر لە نێو ئەم معادلانەیە ناکاتەوەی بڵێم بەرپرس نییە یان هیچی بەدەست نییە یان ئەوەیە بەڵام نا بەرپرسیارەتیە یەکەمینەکە ئەکەوێتە لای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران ینی سەرۆکەکەی بە دەرەجە یەک بەس سەبارەت بە پرۆژە یاسای بودجەش کە چەند ساڵە نییە خۆی وەزارەتی دارایی لەماوە پێشوو بەرپرسێکیان بەرپرسی بودجێرە وەزارەتی دارایی وتی ئەوان پرۆژەکان حازر کرد بەس وەزارەتی سامانە سروشتیەکان داتا و ژمارەیان بۆ نانێ داتا و ئاماریان بۆ نانێرێ مەبەستم ئەوە نەبوو بڵێم مۆزوعی بودجە وەزارەتی دارایی لی بەرپرسە کە دوا ئەکەوێیان بۆ نییە نا مەبەستم ئەو یەکێک لە ئیشەکانی تەبان لەگەڵ مەبەستمەی وەزارەتی سامانە سروشتیەکانە بەسەر وەزارەتی دارایی بێگومان ئێستا مۆزوعی بودجە بابەتێکی گرنگ بوو ڕوژانە ئەزانی بودجەیەکی کە لەو بابەتە گرنگانەی لە نیزامێکی ئیداریە کە من بۆ خۆم پێم وایە ئەگەر هەر وڵاتێک قانونی بودجەی نەبێ و بەبێ بودجە ئیشوکاری دارایی وڵاتەکە بەڕێوە بڕوا لە ڕاستیە لە فەوزا و لە بێسەروبەرەیی و لە هەرچی کەلیمەی ناڕێکی اقتصادی و سیاسی هەیە جێ بێتەوە ئەتوانی پێی بڵی تقریبی 8 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئێمە ژیانی ئیداری سیاسی مالی ئەڕوا بەڕێوە بەبێ قانونی بودجە قانونی بودجە هەموو ئەو پارەیەی کە
تۆ دێ بەدەستەوە لە چوارچێوەی ئەمەیان ڕێکی ئەخی لە چوارچێوەی قانونێکا لەگەڵ ئەو خەرجیانی کە تۆ ئەو پارەیە لە چیدانی بۆ چیدایەنی دواتر ئەبێ بە قانون و لە پەرلەمان پەسەند ئەکرێ ئەو کات تۆ ئەزانی هەنگاوی ساڵی داهاتوو چییە چەنە دەستکەوتووە لە چیا خەرج کراوە بەڵام ئێستا تۆ قانونی موازنە قانونی بودجەت نییە کەس نازانێ ئەم نیزامە چەنی دەستکەوتووە و کەسیش نازانێ سبەینێ و بۆ مانگی داهاتوو پارە بۆ چی سەرف ئەکرێ دیقەت بدە هەموو ئەو پرۆژانی کە لە کوردستانە هەن ئەو پارەی کە دێت بەدەسەوە حکوومەت هەیەی چۆن بەسەرم پرۆژانەیەدا بەشێکە بەپی قەناعەت و بەپی جوزانم میزاجە هەر شتێکی ناو ئەنی بەپی تێڕوانینی سیاسیە تێڕوانینی ناوچەیانەیە بۆ پرۆژەکان بۆ سێکتەرەکان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دابەشیەکە دیقەت بدە جیاوازی هەیە لە بینی منتیقەکانە بەڵام ئەگەر تۆ قانونی بودجەت هەبوو ساڵانە ئەمە نامێنێ سەرۆکی حکوومەت بە کەیفی خۆی دەسەڵاتی لەبەردەسا بێ مثلەن ملیاران دینار بۆ پرۆژەیەک سەرف بکایان سەرفی نەکات بۆ یەکێکی تر لەو ناڕێکی و ناجۆریانەی لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە نەبوونی قانونی بودجێ بە حەقیقەت یانی خۆ زۆر خەتەرە دواتەگرم و لای بەرز لە شێوازی موچەشەر دکتۆر ئارام سەبارەت بە ئیمتیازی موچەخۆر کە هەیبێت چی ئێستا بۆ نمونە جگە لە موچەکەی موچەخۆر دەبێت چی ئیمتیازێکی هەبێت کە لە کوردستانە موچەکەش وەکو پێویست پێی نادرێ مەبەست لەوە چی بوو؟ من تەنها بە شێوەیەکی سادە باسێکەمە ئێستا لە بەغداد کۆمەڵێک سولفا فراهەم کراوە بۆ فەرمانبەران لەوانە سولفەی خانوبەرەیە سولفەی پیشسازیە سولفەی بازرگانیە سولفەی زەواجە ئەمانە هیچیان لە کوردستان بوونی نییە بەڵام بۆ فەرمانبەرانی عێراق بوونی هەیە ئەمە یەک دووەم لە هەندێک وەزارەتی حکوومەتی ئیتیحادیە لە جاتی 12 موچە 13 موچە لە ساڵێکا وەردەگیرێ کە لە هەرێمی کوردستان نەک هەر موچە نادرێ بەڵکو نیوە موچەش نادرێت لە وەقتی خۆیان ئەمە دوو ئیمتیازی سادەیە کە فەرمانبەرێکی حکوومەتی ئیتیحادیەتی بەڵام فەرمانبەری حکوومەتی هەرێم نییەتی لە کاتێکە ئەو داهاتانەی کە حکوومەتی هەرێم دەستیەکەوێت بە هاوشێوەی حکوومەتی ئیتیحادیە با ئێمە تەنها تەرکیز لەسەر ئەو داهاتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان نەکەین لە هەرێمی کوردستاندا 480 نەوعباج هەیە کە بە بەراورد بە حکوومەتی ئیتیحادی ئەم باجانە زۆر زیادە بە ستانداردی ئەوروپی خراوەت سەر هاوڵاتیانی هەرێم ئەم 480 نەوعباجە داهاتێکی زۆر بۆ خەزانەی حکوومەتی هەرێم کۆ دەکاتەوە سەرڕای ئەوەش حکوومەتی هەرێم داهاتی دەواازە سنووریەکان کۆ دەکاتەوە ئایا ئەم داهاتە بۆ کوێچێ تا ئێستا ئەوەی کە حکوومەتی هەرێم بە داتا دەیخاتە ڕوو هەر بڕیە و 200 ملیارد دینارەیە کە لەلایەن حکوومەتی عراقی و هەروە بڕی ئەو نەوتەیە کە ماگانە دەیفرۆشێ ئەویش تەنها بڕەکەی نەوەک داهاتەکەی واتە داتاکان ڕوون نین لەلایەن حکوومەتی هەرێمەوە من پێم وایە داهاتێکی زۆر دەستی حکوومەتی هەرێم دەکرێت بەڵام کێشەی حکوومەتی هەرێم کێشەی هەیکەلیە هەموو دەسەڵاتەکان دەسەڵاتی مەرکەزین دەسەڵاتەکان لا مەرکەزینین شەفافیت نییە لە ڕوونکردنەوەی ئەوەی کە داهاتەکان بڕیان چەندەوە لە کێوە دەستەکەون و چۆنیش دابەشەکرێواتە خەلەلیش نەکەن لە کۆکردنەوەی داهاتایە بەڵکو لە شێوازی دابشکردن و بەڕێوەبرنیەوە داهاتێشدایەواتە خەرجکردنیدایە ئەم کێشانە لە عێراق بوونیان هەیە بەڵام بەو قەبارەی هەرێم نییە چونکە تا ئێستا فەرمانبەرانی بەغداد هەستیان بەو کێشانەی کە لە حکوومەتی مەرکەزیدایەواتە حکوومەتی ئیتیحادی ئەو کێشە ئابوووریانەی کەیەتی لە کەسری بودجەیە یاخود لەوەی کە بودجەی ئەم ساڵ دواکەوتووە لە پەرلەمان سەوتی لەسەر نەدراوە ئەم کێشانە بوونی نییە لە بەغداد و فەرمانبەرانی یاسایی هەستی پێ ناکەن بەڵام لە هەرێمی کوردستان بەعکسەوە سەرڕایەوەی کە فەرمانبەری یاسایی موچەکەی لە کاتی خۆی داوەرناگرێ بەڵکو چەندها جۆر باش دەدا زەریبەی خانوبەرە دەدات پارەی کارەبا دەدات پارەی ئاو دەدات پارەی مۆلی دەدات پارەی پاکردنەوەی بەڵام خزمەتگوزاری دەدات ئەمانە هەمووی زەختێکی زۆرن لەسەر فەرمانبەرانی هەرێم کە ئەم زەختە بەو شێوازە بوونی نییە لە بەغداد لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە من نایم حکوومەتی ئیتیحادی
وەکو مەلایکێتێک پیشاندەم بە بەراورد بەو حکومەتی هەرێم بکەم بە شەیتان بەڵام دەڵێم دەتوانرا حکومەتی هەرێم بە شێوازێکی باشتر بواری دارایی بەڕێوە بردایە بواری ئابووری ناڵم ئەوەی کە ناوراوە ئەوەی کە لە عێراقدا هەیە کێشەی ئابووریمان هەیە لەوەی کە ناتوانین ئابوووریەکەمان فرەچەشنکەین هەمان کێشەش هەیە لە هەرێمی کوردستان توانای فرەچەشنکردنی ئابووریمان نییە بە بۆنەی ئەوەی کە تووشی ئەو نەخۆشیە بووین هەموو احتیمادێکمان لەسەر سامانی سروشتیە کە نەوت و غازە لە هەرێمی کوردستانیش هەموو احتیمادێکمان لەسەر سامانی نەوت و غازە لە کاتێکدا دەتوانین سێکتەرەکانی کە ئابووری ببۆژێنەوە و ئیسفادە لەو فرەچەشنکردنی ئابووری ببینین لەبەرەوە ئەوەی کە لە هەرێم و لە عێراقدا هەیە مەسلەی بەڕێوەبردننی داراییە لە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بوونی هەیە بەڵام قەیرانی دارایی لەلایەن لە حکومەتی اتحادی بوونی نییە یعنی ئەوەی کە ئێستا حکومەتی هەرێم گیرۆ دێ بەدەستیەوە قەیرانی داراییە قەیرانی ئابووری نییە قەیرانی ئابووری ئێمە لەوە دوویەکەوە بەدەست قەیرانی ئابووریەوە دەناڵێن قەیرانی ئابووری واتە نەبوونی سێکتەرەکانی وەک کوشتکاڵ و گەشت و گوزار و کۆمەڵە سێکتەری کە لە ئابووری هەرێمدا بوونی نییە هەموو هێزی کاری هەرێم کراوە بە فەرمانبەر و حکومەتی هەرێم موچەی پێدەدا لە کاتێکدا حکومەتی هەرێم خۆی ناتوانێت موچە بۆ ئەو فەرمانبەر و دەستی کارە دابین کات باشە دکتۆر ئەگەر وەڵامی و پرسیارەشم دێ بە کورتی دواتە گرم وڵات سەبارەت بە باس وتت بازوەرگتن وەک وڵاتانی ئەوروپایە ئێستا و کە زیاتر بە 400 و زیاد لە 400 ڕێگا چونکە ئێستا حکومەت هەرێمیش داتایەکی بڵاو کردوەوە داهاتی 480 باج هەیە لە حکومەتی هەرێم 480 باجی بەسەر هاوڵاتیانی هەرێمدا سەپاندووە ئەم ستانداردی باجە ستانداردی ئەوروپیە لە کاتێکا لە ئەوروپا خزمەتگوزاری ئاسایەکانی وەکو جادە و ڕێگۆبان و کارەبا و ئاو و موچە و داهاتی تاک و سۆشیال دابین کراوە بۆ هاوڵاتیانی وڵاتە بەڵام لە هەرێمی کوردستان نەک هەر ئاو و کارەبا و جادە و ڕێگاوبان و ئەوانە نییە تەنانەت موچەی فەرمانبەرانیش نییە و هەروەهان باجیشان لەسەر زیاد کراوە ئەمە خۆی لە ئابووریدا پێی دەوتێت کفری ئابووری چونکە خەلەلێکی گەورە دەخاتە نێو سیستەمی ئابووری وڵاتەوە ئەو سێکتەرانی ئابووری کە تا ڕادەیەک ئەمەلی بژانەوەی هەیە ئەوانیشی فلیش دەکات بەتابەتی ئەوە تا سێکتەری کشتتوکاڵ و سێکتەری گەشت و گوزاریش ئفلیش دەکات ئەو دوو سێکتەرە ئێستا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئەمەلی ئەویان هەیە بۆ بژێنەوە یارمەتی کەرتی ئابووری یارمەتی بواری ئابووری هەرێمی کوردستان بەت سپاس دەکەم دکتۆر سپاس دەکەم کاک کێ بێستون لەسەر یان لەزانی ئەو سێ خانەنشینە دەبێت کێ سزا بدرێت چونکە ئێستا لیژنەکە پێکاتوە لەسەر بەڕێوەبەرێکی بانک دەستی پێ لە کار بکێشنەوە کێشەکە لەسەرەوە نییە نەوەڵا ڕەنگە ینی مدیری بانکێک مۆزەفێکە و چی بکە لە ڕاستیە بۆیە ئەوەی کێ سزا بدرێ وازەحە لە ڕاستیە کاک حەکیم هەموو خەڵکی کوردستان ئەزانێت چێ ئەم قەیرانانەی دروست کردووە چۆن دروست بوون تاریخی دروست بوونیان ئەگەڕێتەوە بۆ کوێ و کێ سزا بدرێ و کێ ئەو سزاش دراون لە ڕاستیە ئەگەر سزا ڕووکەشیش بێ سەتحیش بێ مشارەکە نەکردن و مقاتعاکردنی ئەمەلی سیاسی لەلایەن زیاتر لە سەتا هەفتای خەڵکی کوردستانەوە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی بیدایی سزایەکی بیدایی خەڵکە بۆ سیاسەتمەدار و بۆ هەموو سیاسیەکانی کوردستان لە ڕاستیە هەموو نیزامێکی سیاسی لەسەر مشارەکە و پشتیوانی و بەشداری ینی دەنگدەر و خەڵک و کۆمەڵگا بیناکرێ لە ڕاستیە کە کۆمەڵگاکە ئەمەلی سیاسی مقاتعە بکە کۆمەڵگاکە سەتا هەفتا بەشداری نەکە و ئەوەی کە حکومڕانە ئێستا تەمسیلی تقریبا سەتا بیستی کەمتری مجتەماعەکە بکە لە ڕاستیە ئەمە سزایەکی بیدائیە و حقیقەتێکی وازەحیشە لە بەردەم هەمومانە بۆیە وازەحە کاک حەکیم ئەوەی کە ئەبێ سزا بدرێت لە ڕاستی ئەگەر ئێمە پەرلەمانێکی کارامان هەبوایە خۆ ئەگەر سڵتەیەکی قەزایی زۆر ئەکتیڤمان هەبوایە وەکەوەی لە بەغاو لە نزیکترین و ینی گونجاوترین نمونە بەغایە گەنا خۆ زۆر لەوەی بەغاش پێشکەوتوتر لە وڵاتانی دنیای هەیە دەبوو دەمێک بوو مەسەلەن لەسەر هەر ئەو مۆزوعی گیان لە دەزانی خانەنشینانە حکوومەت مەسەلەن چوزانم محاسبە بکرایە
یان بەشێک لە وەزیرەکان محاسبە بکرانە بەڵام ڕاستە ئیشەکە لە کوردستان لەوە دەرچووە ینی ڕاستە گیان لە دەزانی ئەو هاوڵاتیانە هیچ کەم نییە زۆر حەدەسێکی ئەوەیە بەڕاستی من بۆ خۆم پێ متەئەسیف بووم بەڵام لە ڕاستیە 30 ساڵە خەڵکی کوردستان بە تەریقەی تر و بە هینی تر لە سەردەستی سیاسەتی سەقەتی هێزە حکومڕانەکان لە کوردستانە ئەکوژرێن کاکە ئێمە ینی نەچینەوە سەری 2-3 شەهیدی شەڕی ناوخۆمان هەیە کاکە ئێمە 2-3 هزار ئەگەر هەڵە نەبم زیاتر ئێستا زیاترە لەوە قوربانی ڕووداوەکانی هاتو چۆمان هەیە لەو جادە خراپانی کە ئەمانە بۆیان چاک ناکرێت کاکە ینی بەشکانی کەرامەتی جۆرێک نەبوونی هەلیکار نەبوونی پارێنی و قەیرانەی کە ناو خێزانەکانی دروست بوو بەتایبەتەوەی کە مچەخۆرین ئەوە شەر جۆرێک کوشتێکی معنەوی خەڵک نییە بێگومان حاڵەتی دەرونی خەڵک کە ئێستا شیرازەی مجتەمەعی کوردی بە تەواوەتی تێک چووە ئینسانە گەر دیقەتێکی تۆڕە کۆمەڵایەتەکاندا لە نەتیجەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ کەسێک کە بیەوێ توێژینەوەیەکی زارەکی و متابعەیەکی سەرپێی دۆخی خەڵکی کوردستان کە من ئازانم بۆ خۆی هینێکی باشە چونکە کۆمنتێک کە ئەنووسرێت تەعبیرە لە ڕێی خەڵکێ قسەیە کە ئەکرێ ئەمە کۆمپیوتەرێک جیازێکی ئەلکترۆنی کردو بێگومان کەسێک لە پشتیوەیەتی کە دیقەتێکی تۆڕە کۆمەڵایەتەکانە دێ ئەو کاتە حاڵەتی دەرونی و شێواوی مجتەمەعی کوردیت بۆ دەرەکەوێ بێگومان هەموو حاڵەتەکانی مجتەمەعیش کە لە چوارچێوەیەکی سیاسیان ڕوودەن نیزامی سیاسی و حکومڕانی لێی بەرپرسە و ئەوە حکومڕان و حکوومەت و سوڵتەیە ئاراستەی شەقام و دەرونی شەقام و شیرازی کۆمەڵایەتی شەقامەکە لە ڕاستی بەس بینی چارەسەرەیە بۆ ئەوەی کە شێوازی موچەیە کۆتایی لەسەر شێوازی دابشکردنەکە بێگومان چارەسەری هەیە و ئاسانی شە و ڕەنگە کاتی کەمیشی تێ بچێ ئەزانی کاک حەکیم تو هەر دیقەت لە نموزەجی عراق بدە مەسەلەن خۆوان ئەتوانن و کردویانە بۆ نمونە شەریکاتی ئەهلی هەیە ئێستا کۆمپانیەکان هەن ئەتوانن ئەوە بکەن حکوومەت بۆ خۆی ئەتوانێ هەم بانقی هەیە هەم فەرمانبەری زۆری هەیە لە وەزارەتی مالیە و لە سێکتەری بانقیە بۆیە ئەتوانێ ڕقمی حسابی بۆ فەرمانبەران لە بیدایەتە هەر ئەتوانێ بۆ موچەخۆرانی خانەنشینی دروست بکە و ئەو جیازی ئەیتیئێمانە لە چەند شوێنێکدا بنرێ و بتوانرێ فەرمانبەران ئەوە بکرێ گورە توزانمەوە کەسێک لە فەیسبوک نووسی بووی هەر ئەم هینی شەریکەی تەڵەبات کە خواردن دیلیڤەری ئەدا هەبیدەن بەوانە و یەکی مەبلەغێکی پارێکەمان بەنێ ڕەنگە بتوان یعنی طریقە هەیە ئەگەر حکوومەت بیەوێ بەڵام خۆ پرسیارە ئەساسیەکە ئەوەیە حکوومەت بۆ نایکا بۆ نایەوێ ینی خۆ حکوومەت خەڵکی بەلاوە گرنگ نییە ئەوە وازەحە لە خەڵک ناترسێ ئەوە وازەحە حساب بۆ خەڵک ناکە ئەوە وازەحە بەڵام یعنی طریقە و ڕێگاکانی چاکردنی ئەو هەموو خراپی لە کوردستانە هەیە چۆن من و تۆ و جەنابی کاک دکتۆر ئەیزانین و لەبەر دەستمانایە کاکە حکوومەت و حکومڕانەکانیش لە من و تۆ باشتر ئەیزانن کاکە خۆ ئەوان زمانەکان لە ئێمە جیاوازتر نییە خۆ ئەوان کائینی کەوکەبێکی ترنین و هاتبن لێرە حکومڕانی بکەن هەر خەڵکی ئێرن و ئەزانن و ئاگایان لێ ڕۆژانە یعنی چی نازانن نابینن ئەو تێڕژانەی لە موچەی خانەنشی دابشکردنی موچەی خانەنشینیا هەیە بۆ نازانن بۆ چارەسەریان لە بەردەسانیە کاکە بۆ مانەوەی خۆیان دەیان مستەشاری گەورەی دەستگا مخابراتیەکانی وڵاتانی دنیا بە پارەی خەیاڵی ئێنن طریقەکانی سەرکوتکردنی خۆپشاندان و طریقەکانی تەزویرکردن و طریقەکانی مانەوەیان پیشان بدایانی نازانن کەسێک نییە طریقەکانی چۆنێتی دابشکردنی موچەشیان پێ پیشان بدە بێگومان نازانن بەڵام خۆ ئەو پرسیاری کە من قەت وەڵامیم دەست ناکەوێت جەنابیشت قەت دەستی ناکەوێت ئەوەیە بۆ نایکایانی ئەگەر بڵێن ئەوێ بەڕاستە خۆ خەڵک بکوژێ ئەمەیان بوختانێکی گەورەیە و ئینسان چوزانە چێتە چوارچێوەی تۆمەتێکەوە ڕەنگە سبەینێ مەحاکەمەش بکەن بەڵام یعنی چی ئەزانی ئەوە خەڵکە و حاڵی وایە تۆ مەسەلەن معالەجەی ناکەی ئەزانی یعنی خەڵک لە بانقا ئەوەستێ کاکە چوزانم طریقەیەکی تر هین ئەەکەم بۆ نایکەی خۆ ئەمە ئەو پرسیارە بێ وەڵامەیە بە چل بەرنامەی تر کەسمان ناتوانین وەڵامەکەیمان دەست بکەوێ یعنی ئەم حکوومەتە بۆ بەمەبەست بێمەبەست یعنی ئەیەوێت چی لەم خەڵکە بکە مەسەلەن چێژ ئەبینن لە عەزابدانی خەڵک لە ڕاستیە ئەگەر چێژە وەڵای نازانم ینی سەیری ئینسانێک چێژ لە عەزابدانی میلەتەکەی خۆی ببینێ ئەوان وتیان پارە نییە و داعش هاتوو ئاوەرێکی زۆرمان بەسەرا کەوتو و نرخی نەوت $30 وتمان کاکە دەی الحکم لیلە ئەمە لەوێ هەرچەنە ڕاز ناکەن قەت ڕاستیان نییە بەڵام دەی ئەوە تۆزێک حەقیقەتیان لایە تۆزێک چونکە ڕاستیان کرد لەوەی کە ملیۆنێک ئاوارە هاتبوو کوردستانەوە نرخی نەوت هاتە $20 حکوومەتی عراقی پارەی نەنارد ئەمە وتمان باشە باشە ئێستا خۆ نرخی نەوت بوو بە $130 کاکە ئاوارەی لەسەر نەما حکوومەتی عراق هەرچەند ئەم یەک دوومانگە هەندێک تەمەڵی تا کردو و پارەکەنانێرێ پارە ئەنێرێ کاکە داهاتی ناوخۆ ئەوی کاک دکتۆر فەرمووی دەقات
زیادتان کردووە پارە هەیە باشە یعنی چی ناینێرن ئێکە ئەشینێرن ئەم فەوزایەت چییەکە لە دابشکردنی موچەیە و ئەم ڕاکەڕاکەی خەڵک بۆ موچە لە ڕاستیە یعنی ئەم حکوومەتە ئەوە کاتی خۆی برادێک هەبوو ڕەحمەتی لێبێ وفاتی کردووە وتبووی ئەم حکوومەتە ئەوەندە ئیشی سەیری هەیە حەق هەموو حکوومەتەکانی دنیا بێن شکاتی لێ بکەن بڵند کاکە تۆ هەر حای حکومداریش بردووە جا ئێستا حکومەتداری حکومڕانیمانجانی ئیبداعەکە لە شتی هەڵەیە ئیبداعەکان حکوومەت سپاس دەکەم بەڵە بینیرانی بەڕێز ناوبڕێک کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە بەغداد. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکی. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز لەسەر شێوازی موچەش قسە دەکەین چارەسەرەکەی بەس سەبارەت بەوەی کە باج کە بەڕێزوتەوە کوفر ئێستا کە هەموو باجیان زیاد کردووە خۆی حکومەت تێرێم لەو ڕۆژانەدا راپۆرتێکی بڵاو کردوەوە کە داهاتی باج ساڵی ڕابردوو 796 ملیار دینار بووە لە کاتێکە لە 2012 128 بووە بۆ نمرە 2014 کاتی خۆشگوزەرانیەکە 212 ملیار بووە ئێستا 2021 796 ملیار بووە ئەو هەموو باز زیادکردنە کاریگەری زۆر خراپیە بۆ ئەو بازە زیادکراوە ئینجا موچە نیە خزمەت گوزاری نییە هەمووی پەیوەندی بە خراپ بە بەڕێوەبردننی ئابوووریەوەیە چونکە خۆی ئەوەی کە لە زانستی ئابووریا لە کاتی ئەزماتە بە تایبەتی ئەزماتی داراییە دەبێت باج لەسەر وڵاتیان کەم بکرێتەوە ئەمان بە پێچوانەوە ئێستا و کەسری بودجەیی کە هەیە لە لای حکومەتی هەرێم کە هێشتا ناڕوونە بۆ کەسری بودجە هەیە دەیانەوێت بە زیادکردنی باج پڕیکەنەوە بەڵام تۆ سیولەت نییە لە بازاردا خەڵکی داهاتی نییە تۆ باجە لە کێوە کۆ دەکەیتەوە ینی زیادکردنی باج بارگرانیکی گەورەیە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە نەکەر فەرمانبەران بە تەنها بەڵکو هەموو هاوڵاتیانی هەرێم و کاریگەریەکی سەلبی گەورەی لەسەر ئابووری هەرێم هەیە و ئەم کاریگەریە سەلبیە بە چەند ساڵی یعنی مزعافاتی ئەم کاریگەریە سەلبیە ئەمێنێتەوە بۆ چەند ساڵی ئایندا واتە ئێستا حکومەتی هەرێم ئەم 400 تا باجی لەسەر هاوڵاتیانی هەرێم و فەرمانبەران و کاسبکارانی هەرێم زیاد کردووە ئەم کاریگەریە درێژەیە ئەکێشێەوە ئەخایە نیە و کاریگەریەکە سەلبیە بۆ چەند ساڵی ئایندا و هەستەکەم ئەم دانانی باجە بەبێت دراسەیەکی پێشوەخت کراوە تەنها ستاندارێکی ئەوروپیە و هێنراوە بەسەر هەرێمی کوردستاندا چەسپێنراوە بۆ ئەوەی
قەیرانی دارایی حکومەتی هەرێم چارەسەر بکات کە پێم وایە قەیرانەکە قوڵترەکاتەوە یعنی ئەگەر دراسەیەکی ئابووری بۆ بکەی قەیرانەکە قوڵترەکاتەوە. دکتۆر ڕاستە حکومەتی هەرێم توانێتی نزیکی 600 میلیارد دینار کۆ بکاتەوە بەڵام ئایا ئەو کلێنەی کە لە بازاڕدا دروستی کردووە چەندە؟ ئایا لێکۆڵینەوە کراوە لەوەی لە کۆکردنەوەی ئەو 600 میلیارد دینارەی کە لە بازاردا ساڵی پارکۆ کراوەتەوە کلێنێکی چەندێک گەوری لە ئابووری هەرێمدا کردووە. من دڵنیام کلێنەکە دوو بەرابەرە نزیکەی 2 ئەوەندی ئەو پارەیەکە کۆکراوەتەوە. باشە دکتۆر سەبارەت بە چارەسەر بۆ شێوازی دابشکردنی موچە قورسە ئەوەی کە سیستەمی بانکی و خود بڵێن کارتی نازام زیرەک و ئەوانە لە عێراق خۆی حکوومەت ئەوەی کردوە خود ئەهلی ئەوەندەی کە بەڕێزت ینی کۆمپانیای ئەهلی شتە کردوێتی بڵێن قورسە ئەوم پرۆسەیە کە موچە بالکترۆنی بکرێت هەم حکومت دەتوانێت ئەو کارە بکات هەم کەرتی تایبەت دەتوانێت ئەو کارە بکات ئەمە شتێکی ئەندە قورس نییە دەتوانرێت سوود لە ئەزمموی وڵاتانی کە وەربگیرێت تۆ سوودی لە ئەزمموی وڵاتانی کە وەرگرتووە بۆ باج ناتوانانی سوود لە ئەزمموی وڵاتانی کە وەرگری بۆ دابشکردنی موچە زۆر بە ئاسانی دەکرێت ئەگەر حکومەتی هەرێم خۆی بە تەنها ناتوانێت و بۆ نمونە نەیتوانیەوە کۆکردنەوەی داهاتەکانی وەکو پارەی ئاو و کارەبا بکات یەتی بە کەرتی ئەهلی کەرتی ئەهلی کات با ئەمش بدات بە کەرتی ئەهلیەوە بە بانقە تایبەتەکان من دڵنیان بانقە تایبەتەکان دەتوانن بە شێوەیەکی باش بەکردنەوەی ژمارەی بانقی و هەروەکردنەوەی کارتی بانقی بۆ دابینکردنی کارتی باقی بۆ فەرمانبەران بە ئاسانی ئەو میکانیزمی دابشکردنی موچەیە بەڕێوە بەرن بەڵام مەسەلەکە هەر تەنها ئەوەندە نییە حکومەتی هەرێم لە کاتی قەیرانی دارایی ساڵی 2014دا کە نرخینەوە دابەزی و ژمارەیەکی زۆر ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کرد پەنای برد بۆ بانقاهلیەکان پارێکی زۆری لە بانقاهلیەکان کێشایەوە کە ئەمە نامەتمانەیەکی دروست کرد لە بینی بانقاهلیەکان و حکومەتی هەرێمدا ئەمە یەک دووەمیان هاوڵاتی متمانی بە بانک نەماوە ئێستا و بانقانە هۆکاری چییە و ریزبەستن و ئەو زەجەیی کە لەسەر بانکەکان دروست بۆ خەڵکی شەو ڕۆژ لە بەردەم دەرگای بانکەکانە کۆبووەتەوە خەڵکی متمانەی بە بانکەکان نەماوە ئێمڕۆ دەڕوا داوای موچەی خۆی دەکات بانک دەڵێ من پارەم نییە موچەکەت بدەمێ ئەمە خۆی کفری یابووریە چۆن بانک نابێ پارەی هەبێ کە موچە بدات لەبەرەوە بێمەتوانەیەک دروست بۆ لە بینی هاوڵاتی و بانکیشە ناچارە چاوەڕێ بکە تا سبەینێ بانک دەرگای بانک کرێتەوە بۆ ئەو پارەی کە تێیەتی بە زووی ڕایکێشێ نەوەک بانکەکە پارەیتیانەمێنێ یعنی چارەسەرکردنی ئەم شێوازی دابشکردنی موچەیە و هێنانی میکانیزمێک بۆ دابشکردنی ئەم موچەیە هەر زۆر ئاسانە حکوومەتی عێراق 4 ملیۆن و فەرمانبەری هەیە دەتوانێت بەم میکانیزمێکی ڕێکوپێک لە کاتی خۆیدا و لە یەک ڕۆژدا موچە دابشکە حکوومەتی هەرێم کە نزیکی 700,000 فەرمانبەری هەیە بۆ ناتوانێت ئەو کارە بکات من پێم وایە ویست نییە بۆ جێبەجێکردنی ئەو کارە جاویستەکەیش ناڕوونە بۆ ویست نییە بۆ جێبەجێکردنی میکانیزمێک کە بتوانرێت موچە لە کاتی خۆی و بە شێوازێکی ڕێکپێک دابش بکرێت ئەوان دەبێت پرسیار لە سیاسەکانی هەرێم کرێت بۆچی ئەو ویستیان نییە باشە بەس سەبارەتەوەی کەوتت باجەکە وەکو وڵاتانی ئەوروپایە بەس خزمەت گوزاریەکانیشمان وەکو سۆماڵ و وڵاتانەیە بازەوەندە سیستەما ئەوروپیەکەی بۆ باجەی بۆ خزمەت ئێمە با بەراورد بە سۆماڵ نەکەین چونکە سۆماڵ لە هەندێک خزمەت گوزاریدا لە هەرێمی کوردستان باشترە چونکە کارەبای حکومی و ئاو ئەمانە لە کاتی خۆی بە شێوازێکی جوان و ڕێکوپێک لە سۆماڵدا بەشکرێت ئێمە ئەو ستانداردی کە هەمانە ستانداردی خزمەت گوزاری کە هەمانە لە خوار ئاستی وڵاتانی تازە گەشە کردووەیە کە ئەمە تعریفەیەکی نوێیە بانکی نێودەوڵەتی دایناوە کە وڵاتانی تازە گەشە کردو بە وڵاتە نامیانە وترێت کە پێشتر بە وڵاتانی گیانی سێم دەناسران ئەوەی کە لە هەرێم هەیە ئەو خزمەت گوزارانی کە لە هەرێم هەیە بەراورد ناکرێت بە هیچ ستانداردێکی گیانی لە خوار تەنانەت ستانداردی وڵاتە تازە پێگەیشتوەکانەوەیە چونکە حکومت ناتوانێت کارەبا لە کاتی خۆیدا دابین کات واتە بە هەر 24 ساعتەکە کارەبا دامین کات و تەنانەت هەندێک گوند دیش هەیە تا ئێستا کارەبایان پێنەگەیشتووە دووەم ئاو بە بەرداوامی نییە ئاو هەندێک گەڕک هەیە
لە هەفتەیەکا 2 ڕۆژ ئاویان هەیە ئەماش هەرنەوە جۆرێکە لە جۆرەکانی کەمی دابینکردنی خزمەتگوزاری جادە ڕێگە و باونمان تاوا نییە کۆمەڵێک خزمەتگوزاری کەمان باش نییە لە چاو تەنانەت خزمەتگوزاری دابینکردنی ئینتەرنێتمان لە ئاسی ستانداردە جیهانیەکاندا نیە ئەوەی کە لە هەرێمەیە لە ئاسی ستانداردە جیهانەکانان نییە خزمەتگوزارەکان زۆر هەژارن و پێویستە ئەگەر ئەیانەوێت بە هەمان سیستەمی ئەوروپی باج بەسەر هەرێمدا بسەپێنن دەبێت لە بەرامبەردا ستانداردی و خزمەتگوزاریانە بەرزکەنەوە ئەگەر تۆ دەتەوێت پارەی کارەبا بە تاواتی لە هاوڵاتیان وەرگری دەبێت کارەبایەکی 24 ساعتیان بۆ دابینکەی بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاک بێسون بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە نرخی نەوت بۆچی کاتێک کە نرخی نەوت دادا بەزای یەکسەر پەلاماری موچە دەنەوکاتە یان پاشەکەوت هەبوو یان لێبڕین ئێستا کە نرخەکە سەر و $100 ئەمڕۆ $121 بوو بۆچی ڕنگدانەوەیکی نی لەسەر بازار لەسەر ژیانی موچەخۆر ینی لە هەردوو لە دابەزینەکە زەرەکەی بەڵام بۆ لە بەرزبوونەوە قازان ینی سێکتەری نەوتی لە هەرێمی کوردستان لە ڕاستە سێکتەرێکی زۆر زۆر غامبڵەوە یەکێکە لە مشکیلە گەورەکانی کورد لە ڕاستیە ئێستا و سەبەبی تاکی دەکەمەوە لە قسەی پێشوم کە سەبەبی مانەوە و بەردەوامی ئەم هێزانەیە لە سوڵتەیەوە سەبەبی نەکبەتی و ماڵوێرانیشە بۆ خەڵک ئەوەی سەر حکومەتی چاکسازیان کردو لە 140 داهاتی نەوت ئێستا دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ماڵوێرانێکی زۆر گەورەیە یعنی لە 159 بۆ خەرجی و تێچوون و قەرز خۆ هەموو ئەو وڵاتانەی کە نەوت بەرهەم ئەهێنن وازەحە تقریبەن ئەوەی کە من بیستی بێتم و متابعەم کردبێ مەسەرەن $10 $15 $20 حەق دەستی نەوت و دەرهێنان و ناردن و ئەو ئیش و کارە تەکنیکیانەیە کە شەریکاتەکان ئەیکەن لە ڕاستیە ئەمەی هەرێمی کوردستان زۆر زۆرە بەڵام وازەح ئەمەی هەرێمی کوردستان شەریکاتەکانی خۆیان ئەمان لەم دەسەکە پارەکە وەرەگرن و ئیدەن بەو دەسەکەی تر ئەگینا یعنی ئەو نرخە خەیاڵیە زۆر زۆرە و بێگومان سێکتەری نەوتی هەر لە گەڕانەکە و دواتر لە دۆزینەوە و دواتر لە دەرهێنان و ناردن و فرۆشتن و هێنانەوەی پارەکەی و ئاڵوگۆڕی و هەموو ئەوانە سێکتەرێکی زۆر زۆر غامزە لە کوردستانە بۆیە یعنی لە $130 کەشە دیسان ئەمەش پرسیارە قورسەکەی ینی خۆ هەتا نرخی نەوت بەرزە بێتەوە موچە زیاتر دواکەوێت لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانەی کە هەیە و ئەو قسانەی کە بەشێک لە وەزارەت و وەزیرەکان لە حکوومەت و لە بەیاننامەکانیانە دەرئەکەوێ پێچێ داهاتی نەوت هەرچەندێک بوو بێ ئەنجومەنی وەزیران هەر یەک مەبلەغی تەرخان کرد بێ بۆ تەمیلکردنی موچە و وەزارەتەکە ئێستا لەگەڵ بەرزبوونەوەی بڵێ نرخی نەوت موچەکە دوایەوەی کە دوا دەکەوێشێ بوو ئێستا بنزینیش گران بۆ سوتەمەنی گران بوو نەوتی سپی بنزین چۆتە 1000 لیترێک نەوتی سپی ئێستا بەرمیلی چۆتە 200,000 نەوتی سپی ماڵان لە کاتێکە پێشتر وەزی سامانچەکان دەیگو مانگی دەی ساڵی ڕابردوو وڵا 2000 مانگی دەی ساڵی ڕابردووتی نەوتەکەتان دەبێ وەربگرن بەڵێ ڕاستە هەموو ئەو هینەی کە باسی کرد نەوت و بنزین و ئەوانە لەو وڵاتانی کە ئینتاجی نەوت ینی نەوت بەرهەم ئەهێنن نەوتیان هەیە هەنگاوی یەکەم پێداویستی ناوخۆی پێپڕەکەنەوە ئەو لە عراقی ژوایە مەسەلەن خۆ ئێرانی ژوایە کوێ ژوایە هەموو وڵاتانە تقریبەن وان ئەزانی مەوزوعی بنزینگرانکردن یان نەوتی سپی لە هەرێمی کوردستان کێشەیەکی تری ژیان ئەو نەوتە لێرەوە ئەنێردرێتە دەرەوە حکوومەت ئەی فرۆشێ طبعا حەقی دەستی شەریکات و نەقلەکە و کرێ گواستنەوەکەی اینجا لێەوە شەریکات جارێکی تر ئەهێنێتەوە هەم دیسان کرەیەکی تر ئەدرێ نرخی بنزینەکە بێگومان بەرزە بێتەوە ئەی باشە بیرکردنەوە لەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە چەند پاڵاوگەیە کە ئێسەش هەیە نەوتەکەیان بدرێتی هەر بە نرخە عالەمیەکە بیاندرێتێ بەڵام دوو کرێ لەسەر بنزین نامێنێ ئەو کرێیی کە تۆ لێرەوە نەوتەکە ئەنێری بە خامی ئەنێری بۆ فرۆشتن ئەو کرێشی کە کۆمپانیایەکیان بۆ بەرهێنێک ئەهێنێتەوە بە بنزینی دوو کرێی گواستنەوە لە نرخی لیترێک مەسەلە نەودیان بنزین دەرکەم بێگومانم نیوەی نرخەکەی ئەکا باش یعنی هەر ئەمە بکە دامیشی نەکە پارەش نەدا هەر بەو نرخەی کە ئێستا گە $130 بەو نرخە بیدا بە پاڵاوگەکانی ناوخۆم بۆ خۆم پێم وایە نرخی بنزینەکە و نەوتەسپێکەش زۆر زۆرێتە خوارد دەمیشترنجی بەڕاستی بزانمە سەر باج سە باج زیاد کراوە بۆی باجیشەوە سەر لەو ماوەی پێش و بە سلێمانی نانگران کراوتیان
لەبەرەوەی باچ زۆرە نازانم زەمان و اینجا بڵێن کرێی غاز و بڵێن ئەو باج ڕسوماتەنێک کە حکوومەتیش هەیەی ئاردەکە شەرگران بووە دوایەوەی کەوتیان دوو کۆمپانیای ئاردێن لە کوردستان کردەوە ینی ئەو باجە زیاد کراوە بۆ بەرگانێکی تر یعنی مەبدەئی وەرگرتنی باج فەلسفەی باج و ڕسومات و ئەوانەی تر کە حکوومەت لە بەرامبەر خزمەتگوزاریان لە بەرامبەر شتێکە لە خەڵکی وەرئەگرێ لە ڕاستیە لە یەک کەلیمە زیاتر نییە حکوومەت ئەم پارەیەکەوە کاتەوە وەرێگرێ لە ڕێگەیەکی ترەوە بۆ خزمەتکردن و بۆ ئاوادانکردنەوە و بۆ بنیادنان و بۆ خۆشگوزەرانی و بۆ خزمەتکردنی خەڵک بەکاری ئەهێنێ ینی باج تۆ وەری ئەگری ئەبێ بەکاری بێنیتەوە بۆ خزمەتکردن لە ڕاستیە هیچ یەکێک ئەتوانم بڵام بەشی زۆری ئەو باجانی کە وەرئەگیرێن دووبارە لە خزمەتکردنەوە و لە ئاوادانکردنەوە و لە بوژاندنەوە و لە کەمکردنەوەی ئەو کەم و کورتیانەی کە لەسەر ژیانی خەڵک هەیە بەکار ناهێنرێنەوە تۆ باجێک وەرئەگری لە ڕێگاوبان مەسەرەن لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ مەسەرەن نوێکردنەوەی ساڵانەیەکی ئۆتۆمبیل ئێخۆ ئەم فەلسفەکەی ئەوەیە تۆ ئەمە وەرەگری دواتر تۆ لە ڕێگاوبان و لە هەندێک خزمەتگوزاری تری تایبەت بە هاتوچۆیە بەکاری ئەهێنی مەسەرەن بەڵام ئەو باجانەی کە حکوومەت وەری ئەگرێ دووبارە ناخرێتەوە خزمەتی گشتی و لە خزمەتی گشتیا بەکار ناهێنرێتەوە بۆیە دیسان ئەمە خەڵک بۆ خۆی لە بەرامبەر هەموو ئەو باجانەیە کە ئەیدا هیچ یەکێک نییە لەو هاوڵاتیانی باجدەن لە هەرێمی کوردستانە باشدانەکە بە قۆڵبڕین و بە دزی نەبینن. سوپاس دەکەم دکتۆر کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی نەوت بۆچی کاریگەری نەبوو لەسەر زیادبوونی داهات لەسەر ئابووری هەرێم ئەو بەرزبوونەوەی نرخی نەوتە هۆکارەکەی بە بۆچوونی بەڕێزت چییە؟ هۆکارەکەی دووشتە یەکەم ناشەفافیت لە داتاکان بە هیچ شێوەیەک ڕوون نییە حکوومەتی هەرێم تەنها ئەو داتایەکی خاتە ڕوو بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان تەنها ئەو داتایە کە چەند بەرمیل نەوتی لە مانگێکدا فرۆشەوە شێوازی ئەومان پێناڵە بڵێت بە چەند فرۆشراوە بە چ وڵاتێک فرۆشراوە بە چەندی ڕۆشتۆ بۆ کۆمپانیاکانی نەوت و چەندیشی دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم دووەمیان پەیوەندی بە نایاساییبوونی هەناردەکردن و بەرهێنانی ئەو نەوتەوەیە ئەو نەوت و گازی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێم بەرهەمی دەهێنێت و دەینێرێت دەرەوە نایاساییە و ئەم نایاسایی بوونە کاریگەری لەسەر نرخی ئەو نەوتە و گازە هەیە لە بازارە جیهانیەکاندا واتەوە کەسانی کە کڕیاری ئەم نەوتن ئەم نەوت و گازن دەتوانن وەکو کارتی فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەکاری بێن و بە نرخی کەمتری لیان وەرگن لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین لە ڕێگەی کۆمپانیای سۆمای عراقیەوە بە هەمان نرخی جیهانی بیفرۆشێت و داهاتێکی زیاترە دەستکەوێت ئەم بە نایاسایی بوونە کاریگەریشی لەسەر شێوازی گیانەوەی ئەو داهاتە هەیە بۆ هەرێمی کوردستان چونکە لەبەرەوەی لە قانونی نێودەوڵەتی هاچ پارەیەکی نایاسایی کە دەدرێت لە حەقی کاڵایەکی نایاساییە لە بانقەکاندا کۆمەڵێک ئشکالیاتی بۆ دروستە بێت گواستنەوەی ئەو پارەیە لە لایەنی کڕیارەوە بۆ حکوومەتی هەرێم کێشەی یا دروستە بێت و ئەو کێشەیە حکوومەتی هەرێم ڕوون نییە ئایا پارەکەی لە دەرەوە بلۆکە کرێت بۆ مدەتی کاتی یاخود کۆمیشنێک لە پارەکە وەرەگیرێت ڕێژەیەکی تایبەت لە پارەکە وەرەگیرێت لە بەرامبەر بە نایاسایی گواستنەوەی ئەو پارەیە لە لایەنی کڕیارەوە بۆ حکوومەتی هەرێم یعنی بەی شێوەیەک ئەوەی کە ئێستا عرقەلە هەیە ناڕوون هەیە لە داهاتی حکوومەتی هەرێم و هەرێمدا ئەوەیە کە شەفافیەتێک نییە لە بڕیە و داهاتی کە دەستی حکوومەتی هەرێم دەکەوێت لە ڕێگەی سامانە سروشتەکانەوە نەوەک ئەی باشە بایەمە سامانە سروشتەکان بخینە ئەو لاوە ئێو داهاتەی کە لە ناوخۆ لە دەواازە سنوورەکان دەستیەکەوێت بۆ ناتوانێت بەو داهاتە حکوومەتی هەرێم موچەدابین کات یاخود پرۆژە خزمەتگوزارەکانی کەەوە پرۆژەوە بەرێنانەکان بخاتە گەر ئەمە پرسیارێکە دەبێت لە سپاسەکان بکرێت ئابوووریەکان ئابووری ناسەکان و هەروە کەسانی مختص بۆ بواری ئابوووریەوە ناتوانن بە هیچ شێوەیە قەرار یاخود ئەنەلایز یاخود هەڵاوردەی ئەو هینا دۆخە بکەن هەتا داتایەکیان لە بەردەستانە بێت کە حکوومەتی هەرێم ئەو داتایان ناخاتە بەردەستی خەڵک بەردەستی کەسانی پرۆفشنال سپاس دەکەم کاک بیسون کاتم زۆر کەم بەس ئەو ماوە کەمە و کابینەی ماوە
هیچی خێری لێ چاوەڕێ دەکرێن چاوەڕێ قەیرانی تربین بەداخەوە دۆخی خەڵک زۆر خراپە دۆخی دەرونی خەڵک زۆر خراپە و حکوومەتەکەش لە ڕاستیە وەکو باسمان کرد لە وەڵامی پرسیاری پێشووترا پێ ناچێنێتی هیچ گۆڕینێکی لەو دۆخە هەبێ لە ڕاستیە ئاینی وا نابینرێ و بێگومان کابینەکە زۆری مابێیان کەم ئەمە لەوە کەم ناکاتەوە حکوومەتێک چەنە کاتی کەمیشی لە بەردە سابێ ئەگەنیەتی ئیشێکی هەبێ و خراپیان لێ بەدی دەکەیت یعنی من ناتوانم بڵێم نیەتی خراپ دێن ئەمە ئەکەن بەڵام لەمە خراپتر هەیە بەڕاستیانی خۆ ئەگەر لەمە خراپتر هەیە من پێم وایە لەمە خراپتر مەگەر یعنی چوزانم شتێک بێ بکاتە حاڵەتی ئەوەی هەمومان بەیەکەوە قەتڵعام بکەن ئەگەر نا یعنی دۆخی دەرونی خەڵک ئەوەندە خراپە من بخۆم بە زۆر خراپی ئەبینم بەڵە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان بێستون فایق پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆ هەروەها لە بەغدادەوە دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری سوپاسی بەڕێزشتان دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران و خواتان لەگەڵ